ویدیۆی فێرکاری قوتابخانەی ئەلێکترۆنی بۆ قوتابی و مامۆستا بەڕێوەبەر. قوتابی و خوێندکاری ئازیز، دەتوانی لە ڕێگەی وێبسایتی www.awana.krd بینەری وانەکانی قوتابخانە ببیت و لە پەیوەندیدا بیت لەگەڵ مامۆستا بەڕێزەکان. سەرەتا و کۆدەی لە قوتابخانە وەرگرتووە یان وەری دەگری تۆمار بکە. کلیک لە چوونە ژوورەوە بکە. ئەوەی کە دەیبینیت ئەکاونتی قوتابیەکە کە دەتوانێت وانەکان ببینێت. بۆ کردنەوەی ئەو وانەی کە دەمانەوێت کلیک لەسەر ئەو ئایکۆنە سوورە دەکەیت. کلیک لەسەر ئەم ئایکۆنە بکە بۆ ئەوەی ڤیدیۆکە گەورە بکەیت. قوتابی دەتوانێت دەچکە ڤیدیۆکە بگەڕێنێتەوە پا. لە کاتی تەواوبووندا کلیک لەسەر دابخە بکە. قوتابی و خوێندکار دەتوانن پەرتووکی وانەکانیان بە شێوەی PDF ببینن. بۆ گۆڕینی زمان کلیک لەسەر ئاڵاکە بکە. بۆ گەڕانەوە بۆ لاپەڕەی سەرەکی کلیک لێرە بکە. قوتابی و خوێندکاری ئازیز، دەتوانن لێرە کلیک لەسەر نامەگۆڕچێ بکەن و لە پەیوەندیدا بن لەگەڵ مامۆستا بەڕێزەکان بە شێوەی تێکت چات، ڤۆی چات، پەیامی ڤیدیۆیی. هەروەها دەتوانی وێنەی ئەوە کە بنێریت کە ئەنجامت داوە. هەر قوتابیەک کۆدی بەکارهێنەر و وشەی نهێنی دەتوانێت کۆپی پەیست بکات و تەنها یەکجار پێویستی پێی دەبێت. ئەگەر بە وێب داخڵ بیت پێویست بە داونلۆدکردنی ئەپلیکیشن ناکات. سەرەتا کلیک لەسەر وێب ئینستێت بکە. دواتر کلیک لەسەر قوتابخانە بکە. دەتوانی بە شێوەی دەنگ و نووسین چاپ بکەیت. هەروەها دەتوانن بە شێوەی ئارەزومەندانە وانەکان بە ئۆنلاین بخوێنن. کلیک لەسەر جۆین ناو بکە. اینجا کلیک لەسەر تیمز بکە. دەتوانی لەم ئایکۆنەوە زمانەکە بگۆڕ. بە شێوەی ئارەزومەندانە کلیک لەسەر ئایکۆنی کامێرا بکە بۆ گفتوگۆکردن. اینجا کلیک لەسەر میتینگ بکە. بەڵام ئەگەر بە سیستەمی ئەندرۆید و iOS بێت پێویست بە داونلۆدکردنی ئەپلیکیشنی مایکرۆسۆفت تیمز دەکات. کلیک لێرە بکە بۆ هاتنە دەرەوەت لە وێبسایتەکە. مامۆستای بەڕێز، سەرەتا ئەو کۆدە تۆمار بکە کە لە قوتابخانە وەرزگرتووە یان وەری دەگری. کلیک لە چوونە ژوورەوە بکە. هۆل و هۆبە و بابەت هەڵبژێرە و کلیک لەسەر گەڕان بکە. کلیک لێرە بکە بۆ بینینی ڕێژەی وانەکان. لێرەوە دەتوانیت نامەگۆڕچێ لەگەڵ خوێندکارەکانت ئەنجام بدەیت. دەتوانی نامە بۆ قوتابیەک یان هەموو قوتابیان بنێریت بە شێوەی دەنگ و ڕەنگ و تێکەت. بۆ بینینی راپۆرتی ئامادەبوونی قوتابیان کلیک لەسەر راپۆرت بکە. بەڕێوەبەر و یاریدەدەری بەڕێز، سەرەتا و کۆدە تۆمار بکە کە لە قوتابخانە وەرزگرتووە یان وەری دەگری. کلیک لەسەر چوونە ژوورەوە بکە. بەڕێوەبەر و یاریدەدەر دەتوانن سەرپەرشتی تەواوی مامۆستایان و قوتابیان بکەن بۆ بینینی وانەکان. بۆ بینینی راپۆرتی ئامادەبوونی قوتابیان کلیک لەسەر راپۆرت بکە. قوتابیان و خوێندکارانی ئازیز، ئێستا دەتوانن ئەپلیکیشنی ئیوانە لە گوگڵ پلەی ستۆر بۆ ئامێری زیرەکی ئەندرۆید دابەزێنی. وە لە ئایندەیەکی نزیکدا لەسەر ئەپ ستۆری ئایفۆن و مایکرۆسۆفت ستۆری ویندۆز بەردەست دەبێت.